بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە هەمیشە لە نوێژەکانمانە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین تکرار ئەکەینەوە. مەقاماتێکی زۆر، پلەیەکی زۆر لە نێوان ئەم دوو کەلیمە هەیە. ڕەحمەتی خوا لە ئیبن تەیمیە بێ کە ئەفەرمێ تەواوی دین ئەگەر کۆکەیتەوە یا تەواوی عەقیدەی ئیسلامی کۆکەیتەوە لەناو ئەم دوو کەلیمە کۆ ئەبێت. عەبدایەتی خوا چۆن بکەم، بە چ پلەیە بگەم، چۆن پشت بەخوا بەستم و تەوەکولی لەسەردا بنێم. هەموو بەرووبوومی عەقیدەی ئیسلامی و دین و هەموو ئەوەی کە ئێمە خۆمانی بۆ هیلاگەکەین لە تەوەکولە پشت بەستن بەخوای ڕەنگ ئەداتەوە. ئەم کتێبەی بەردەستم مەدارج السالكين في شرح منازل السائرين. ئەم کتێبە هەر هەمووی باسی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعینەکە، مەنزیلەکان، پلەکانی خواناسی باسەکە. هەتا کۆتایی ڕەمەزان ئینشاءڵڵا لە خزمەتی ئەم کتێبە ئەبین و پلە بە پلە ئەوانەی کە زەڕوورن بۆ ئێمە باسییان ئەکەین. ئیبن القەیم ئەفەرمێ هەندێک لە عارفینی گەورە ئەهلی تەسەووف فەرموویانە 1000 پلە هەیە بۆ گەیشتن بەخوا. 1000 پلە هەیە. ممکنە کەسێکمان هەبێ لەم سەرزەویە لە پلەی هەزارەمی نابێ، کەسێکیشمان هەبێ سەرەتای کاری موسڵمانەتی و دینداری و خواناسی بێ. گرنگە ئێمە هەموو حاڵەکان و مەقامەکان و مەڕاتیبەکانمان ئاگا لێ بێ، بزانین چۆن وردە سەر ئەکەوین. ئێمە ناکرێ هەتا ئەو ڕۆژەی ئەمرین لە مەقامێکە وەستابین. 50 ساڵ پێش ئێستا وتومە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین، ئێستا هەمان ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین منی نەگۆڕی بێ، پلەم لای خوا بەرز نەوە بێتەوە. هەتا عومرت زیاتر بێ لە دینە، پلەش لە دینە بەرزتر ئەبێت و گەورەتر ئەبی لای خوا. سەرەتای ئەوەی کە بچمە ناو ئەم کتێبەوە و یەکەمین حاڵ باسکەم باسی غەفڵەتەکەم. ئینسان سبحان الله لە غەفڵەتێکی زۆر گەورە، زۆر بێ ئاگا لە تەواوی ئاژەڵەکانە بێنە، ئاژەڵێک نابینی لە غەفڵەتە بێ. هەموو لەحزەیەک ئەزانێ ئەو لەحزەی خۆی چی ئەکا، هەموو گیاندارێ. تەنها مرۆڤە هەندێک جار هەندێک کارەکە لەناو ئەو کارەشان نییە. بەبیر مەجارێک لە زانکۆ دەرسم ئەوتەوە، تەڵەبەیە لە تەڵەبەکان زۆر جوان سەیری ئەکردم، چاوی ئاوا زەق سەیری ئەکردم. منش پرسیارێکم لێ کرد، هەر سەیری ئەکردم جوابی نەیەبوو، دەستم ئاوا لێ کرد بەرامبەری هەر جوابی نەیەبوو، ئاگای لێ نەبوو. بۆیە لە عەرەبیە مەقامێک هەیە، تەبەن لە بەلاغا جاری وایە کەسێ لێت نزیکە کەچی هاواری دووری لێیەکی. مەسەلەن تۆ ئەبێ بە مخاتەب قسەی لەگەڵاکە، کەچی بە غائب قسەی لەگەڵاکە، ئەڵە چکە لێرە نییە، حوزوری نییە. جسمه لەدەینا وقلبه لە شوێنێکی ترە، دڵەکەی لە شوێنەتر. ئەم حاڵەتی غەفڵەتە لە ئومەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم کە لە دائە زۆر کوشندەکان، دەردە زۆر خەتەرەکان. یعنی تۆ تەسەوور کە جاری وا هەیە ئەو قورئانە پیرۆزە بەرزەکەیتەوە، تۆ مەسا قورئانە خوێنێتەوە کەسێک سبحان الله هیچ ئاگای لەم قورئانە نییە، دڵی لە شوێنێتر، ئەوە غەفڵەتە. جاری وا هەیە لە نوێژەکەی، لە سوجدا ئەقرب شوێن ئینسان لە خوا نزیک بێ کوێ سوجدەیە، کەچی سبحان الله لە ناو سوجدەکە دڵی لە شوێنێترە، بێ ئاگا کە ئەنەما سوجدەکەی نەبردوو. دۆستێکم باسی نوێژی خۆی ئەکرد، هەموومان ئەم حاڵتەمان بەسەرایە. ئەوی نوێژم کردبوو، دایکم پێوتم ڕۆڵە 3 ڕکعتێ کرد. ئەوتم دایکە بۆچی من نوێژم کرد؟ خوا ئاگام لێ نییە، هەر هێشتا کردبێتم. بەرەوەڵا ڕۆڵە کرد و 3 ڕکعتیشی کرد. ئەوی دایکم ڕکعتەکانی ژماردە بوو، من هەر نەمزانی بوو نوێژیشم کرد. سەیری ئەم حاڵەتە غەفڵەتەکە. بۆیە خۆی گەورە لە قورئانە بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ولا تكن من الغافلين،
أي بيغمر صلى الله عليه وآله وسلم لغفلة كان نبي غفلت دردي كشن دي أمتي سيوبين جارو شيء غفلت لقرآن هاتو بسبين جاري لمكة ده جاري لمدينة لما دينا غفلت كم تربو لأنه مكة سرتاي دينا غفلت كان زورن دواتر أمت دا أمزري إثر غفلتي نامنه أزانت شي أكا أزانت شون أكا همو لحظة كاركي خوي جيبا جي أكا وأنذرهم يوم الحسرة إذ قضي الأمر وهم في غفلة بيان ترسينا بروجي بشيماني وندامت حرشي اشتتوا وأبيت أو أن هل بأقايا مقوليك هي فرمي الناس نيام إذا ماتوا انتبهوا خلقي وكو خوتو آوان كمردن إنجا بخبريان كبخبريجين استفادة ناكن كوتايان بيهاتو عامري كور الربيعة أجرته أفرمي آياتي في قرآن زور إيما يترسان أفرمي جارك بيهاش عربي بو بميوانم على باسي الدين داري وأوانم بوكرت وتي والله من إيمانه ينم على منش زور احترامي شي قورم قرت وتندوا أفتشن بولا بيغمبر صلى الله عليه وآله وسلم على بردم لسردسي بيغمبر صلى الله عليه وسلم شاءت ماني هنا كابرا زور ضلي خوجو بيغمبري خوا صلى الله عليه وسلم يك بارت الزويد قوري دايوتي وبو خوت ضل الناس يقول تازه مسلمان بو كابرا عربي زور ضل خوجو شو الزوية كي دياري كردو أمانه هاتوا عامر الله هاتوا بولا موتي ورا كل خو من نبر دا أو بارتزين ورا نقدر ورا النيوي أيام بتو بو خود بو أولاد وقفي أكمل سرقة قالت والله حتش منا تبوشينات والله آياتي هاتو تخوارا لو لحظة ويك هاتو تخوارا ما هم بأجابوين أجام لخوما نما سيري دنيا ما ناكين اقترب للناس حسابهم وهم في غفلة معرضون همو لحظة وشركة ساتك نزيك بينا ولا حساب كتاب من للرجي قيامته وبرسيال لكردن ما نمردن من بلام إما حال ما تشون وهم في غفلة معرضون برشتيان كردو آقايا لينيا غافل خوتو دي قد بدأ إن الذين لا يرجون لقاءنا ورضوا بالحياة الدنيا واطمأنوا بها والذين هم عن آياتنا غافلون أولئك مأواهم النار بما كانوا يكسبون غفلتها مكافراني تيابرت قري كرب السريانة أو غفلتها وإلي كردن مراندني ويهري شكل إما أبي الزور أقاي لي بابتي غفلت صفاتي غافلاني تيانبه ولقد ذرأنا لجهنم كثير من الجن والإنس لهم قلوب لا يفقهون بها لهم أعين لا يبصرون بها شاوي آوا سيرك بزنابين جوي هلخا بلام هيج إسفاديك لناك أولئك كالأنعام بل هم أضل أولئك هم الغافلون أو أنا خوا شبهان دني إنسان كاتك تغفلته وكو أجلك أي شبهاني غافلة بأقايا حتى أو عقوباني كيان للدنيا توشي إنسانا بل هو غفلته أفرمي فانتقمنا منهم فأغرقناهم في اليم بأنهم كذبوا بآياتنا وكانوا عنها غافلين غفلت بابتي غفلات بابتي كي زور قوري والله إنسان كاتك حسب خويك سيرك آية لنيوجك ما كان غافلم كل لخوك ما كان غافل دقتي أما فرمايشتي بيغمبر بدن صلى الله عليه وآله وسلم يعني أما يكيق لقرفت الزور قورا كان من شو من هيج زندوني نذكر نقرآن بخيالاتي خراب أخوين أقام لينيا أفرم من قام ب10 آيات لم يكتب من الغافلين كي غافلني أو كسي من قام نالي من قرأ أو كسي هلسي شونيش قد آيات لقرآن بخواني غافلني لغافلين أشياء تدرب أجنا هلا غافلين يعني أجر شود زين دنبو يعني تو هلا برشي غافلة كان يهشتاي لو قناغة تجاوز النكرده نسوي تبلي خواناسي ورد سركوي هل لو قناغي خوتا واستويت رب قائم حظه السهر والتعب
هەیە هەڵسێ نوێژەکە قیامی نوێژەکە شەو نوێژەکەوەکە بەڵام بەس سەهەر و تەعەبی پێ ئەبڕێ بۆ چووکە لە غەفڵەتە ئاگای حتا شەو نوێژەکە ئاگای لێ نییە قۆناغی وایە بەسەر ئینسانە صائمی وا هەیە بەس چی بەس برسێتی بۆ ئەمێنێتەوە بۆ چکە غافڵە هیچ ئاگای لێ نییە لروج قيامتها ويوم تقوم الساعة يقسم المجرمون ما لبثوا غير ساعة والله همو لحظة لإنسان محاسبة وكتابي لقال أكره همو أمجيانش أو أن السريع عروة لروج قيامتها وأزاني الساعات إلى سرزوي زمنك كم ساعة ليرة بمعنى ساعات يجني زمنك كم لسرزوي ويكوتا يبيهاتو هريك لإما ضرورة بمي بتشاوكي كراو بدلهي كراو بروحك زندو بلي خواناسي دەست پێ بکە ڕەحمەتی خوا لە ئیبن القەیم بێ زۆر بە کورتی ئەفەرمێ ئینسان کاتێکەوە بەرەو خوا ئەڕوا و سیلکی خواناسی ئەگرێ یەکەم حاڵە لە یەقظەوە دەست پێ ئەکا بە خەبەر بێتەوە لە غەفڵەت ڕاچڵێکێ نوێژ ئەەکەی چەندێکی ئاگاد لە خۆتە ئەوەندە یەقظەت هەیە ئەوی تری ئاگاد لە خۆت نییە غافڵی لە فەرمانی شتێکا فەرمێ ئەگەر عەبدێک لە عەبدەکان دەستەکانی بەرزکەوت دوعای کرد باشە خی گەورە دوعا لە دڵێکی لاهی قبول ناکە ئاگای لێ نییە بێ ئاگا غافڵ ئەڵێ اللهم اغفر لي بڵێ ئەرێ چ دوعایەکەت خوێند دوای دوعاکە نازانێت چی خوێند بۆیە پەردەی غەفڵت لەم زەمەنا زۆر گەورەیە هەموو ئەو مامۆستا ئاینیانە ئەبینی وتار ئەدەن ئەو هەموو تۆڕە کۆمەڵاتی وتاری تیا بڵاو ئەکرێتەوە هەمووی لە پێناوی ئینسان لە غەفڵەت ڕزگاری بێ ئەگەر تەشبیه نەبێ بێنە پێشچاوی خۆتان خەڵکێک هەمووی لە سجنێکا بێ بڕیاریان بۆ دەرکرابێ کە هەمویان مەحکومن لە سێدارە ئەدرێن ئەمان خەریک بن شایی بکەن هەڵپەڕکێ بکەن خەریکی چێژ لێنان و مەشغەڵەت و ئەوەی بیری لێ نەکەنەوە حکمی ئەعدامەکەیان ئەگەر کەسێک لە دوورەوە بێت سەیریان کاڵێ ئەمە شێتخانەیە ئەمە چییە باشەمانە بیر ناکەنەوە خۆ حکمیان دەرچوو هەموو لەحظەیەکیان نزیک بوونەوە لە حکومەکەیان بڕیارەکەیان بۆیە کاتێک خواناسی دەست پێ ئەەکەیت سیلکی خواناسی دەست پێ ئەەکەی بە معنای کەلیمە بێ یەقظەتت هەبێ ئەبێ خەبەرت بێتەوە بزانی چی ئەەکەی خەبەر بوونەوە بەس ئەمەندەیە خۆت بناسە بزانە چ کارێک جێبەجێ ئەەکەی هەموو شتێک لە شوێنی خۆیە ئەمڕۆ زۆر باسی یەقظەی ذهنی ئەکرێ لە تەنمیەی بەشەری و ئەمانەیە زۆر باسی ئەمە کرێ ئینسان بۆ یعنی گەنجێک ئەبینی مەسەلەن کتێبێکی بۆ داخڵە ئەڵێ وەڵڵاهی ماسە هەرچی ئەەکەم ناچێتە مێشک ئەی خوێنمەوە کتێبەکە بۆ چکە یەقظەی ذهنی نییە ڕاستە لە ناو کتێبەکە ئێرە ئەخوێنێتەوە بەس خوا ئازانێ دڵی لەکوێ مێشک و ذهنی لەکوێ پەرتەوازە بوو مشەوەش بووە بۆیە ئینسان کاتێک کە یەقظەی بۆ دروست بوو حاڵەتی یەکەم لە هەموو لەحظەیەکی خۆی تێ ئەگا و چێژیش وەرەگرێ لەزەت ئەکە والله ئینسان لەزەتێکی زۆر گەورە ئەکە لە حاڵی یەقظەیە لە غەیری حاڵی یەقظەیە لەزەت ناکەی غافڵی ئاگات لێ نییە نوێژەکەی 5 نوێژی لە ڕۆژا کردووە هیچ تەئسیرێکی لەسەر تۆ دانەناوە ئەخر نوێژی زیندوت نەکردووە تەسەوور کە ئێمە بەخشندەی ئەکەین بەخشندەی لەزەتی لێ ناکەین بۆیە ئیمامی غەزالیە فەرمێ هیچ ئیشێک نەکەی پێش ئەوەی نیەت بێنە ئەڵێ ویستێ مەسەن پارە ببەخشی مەیبەخشە تەحەموولکە بۆ ئەم پارە ئەبەخشم چۆنم پیا کرد چەنم خۆش ئەوێ باشە هەموو ئەمانە بڵێ اینجا پارەکەت بەخشە وی لەزەت کەی لەزەت وی لە یەقظابی بزانی بۆ ئەیبەخشی لەو لەحظەی کە ئەیبەخشی زەڕەیە منەت زەڕەیە ئەنانیەت زەڕەیە ئینسانیەت هیچ لە زێهنمان نییە غەیری ئەڵڵاه نەبێ ئەو کاتە حاڵەتی یەقظە بۆ ئینسان دروستە بێ ئەم حاڵەتی یەقظە پلەی یەکەمی خواناسی یەکەم هەنگاو کە ئەینێ لە تەرتیبی سلوکی ئینسانە کە بەرەو خوا ئەڕوا بەرەو لای خوا ئەڕوا ئەوەیە کە یەقظە بۆ خۆی دروستکە محاولەکە جەنگکە ماندوو مەبە لەگەڵ نەفسی خۆتە و لەگەڵ شەڕ لەگەڵ خۆتە ئینسان لە دوو حاڵ بەدەر نییە یا ئەگاتە مەقامی خواناسی بەرز یا لە ڕێیە ئەمرێت لەناو ئەم جەنگ و جیهادەیە کۆتا ئەبێ ئەگەر مردی شەهیدی لەم ڕێگایە ئەگەر گەیشتی ئەگەیتە نەفسی مطمئنە بۆیە تۆ ئەبێ بەردەوام لە جەنگاوی لەگەڵ خۆتە حاڵەتی یەقظە و زیندوێتی بۆ خۆت دروستکەی بە خەبەری بۆ خۆت دروستکەی لەکوێ خەوی غەفڵەتت هاتەوە هوشیاری کەرەوە
ئەوە نوێژەکەم ئێمە زۆر کات ئەڵێن باشە چارەسەری خەیاڵ چییە؟ یعنی من چۆن بکەم لە ذهنم مێشکم فکرم خەیاڵی خراپ نەکە یان هەر خەیاڵ نەکە کولی کاتی نوێژەکەم ئاگام لە خوا بێت دڵم لەگەڵ ئەوە بێ کاتێکە ئیکم. عولەما فەرمووی یەکەمین هەنگاو بۆی چارەسەری خۆت کە ئەوەیە کە نوێژەکەت نەدەی بە خەیاڵەکەت، خەیاڵەکەت بدەی بە نوێژەکەت. چۆن؟ ئەو من اعتیادی نوێژەکەم لە ڕکعاتی یەکەمە الله ئەکبەرێکم کرد بەو پەڕی بە ئاگاییەوە یەقظەت، دوای غەفڵەت وردە وردە هات سوڕەتی فاتحە ئەخوێنم دڵم لای نییە. ئەفەرموون لەگەڵ هاتیتەوە ناو نوێژە یا بیرت کەوتەوە بیرت کەوتەوە لە ناو نوێژەم خەیاڵەکە بچڕە لە پێناوی نوێژەکە وردە وای لێ ئیتر خەیاڵ نامێنێ، چونکە خەیاڵەکە ئەزانێ ئێرە مەقامی نییە، ئێرە مەوای نییە، ئێرە شوێنی نییە، بەجێ هەڵێ کەم ئەبێتەوە. ئینسان هەندێک جار غەفڵەت وهای لێ ئەکا وازی لە نوێژە هێنێ، واز لە سونەتە هێنێ، دوورێک واز لە قورئان بەو عەزەمەتە نایخوێن. هەندێک جار وهای لێ ئەکا چاکەکاری پێ ناکرێ. بۆیە ئەبێ زۆر هوشیار بین لە مەسەلەی دڵمانە، دائیمە مراقبە و متابعەی خۆمان کەین. لە چه حاڵێکە؟ ئایا خەبەرە یا خەبەر نییە؟ ڕەحمەتی خوا لە ئیمامی نەووی بێ ئەفەرمێ هەندێک حاڵات ئینسان ئەفەرمێ ئەوە نییە لە مەرتەبە یەقظەتا بێ یا لە مەرتەبەی غەفڵەتا بێ، لە هەنێشتا یەقظەیە لە هەنێشتا غەفڵەتی. لە نوێژێکە لەوە ئەچێ بەشێکی یەقظە بێ بەشێکی غەفڵەت بێ. محاولە کە هەموو حاڵەتی غەفڵەتەکان گۆڕانکاری بەسەرا بێنە بەرەو یەقظەت، بەرەو زیندوێتی، بەرەو بە ئاگایی، بەرەو ئەو پەیوەندی ڕاستەخۆیی لەگەڵ خوایە ئیکەی هەموو لەحظەیەکی ژیان کە ئەخەوی بۆ ئەڵێ بسمیکە بە ناوی تۆ. مامۆستا سەعیدی نورسی قسەیەکی عەظیمی هەیە ئەفەرمێ بسمیکە یعنی پرس بەخوا ئەکەی کە ئەنەما ئەو خاوەنی هەموو شتە تۆ پرسی پێ ئەکەی. چۆن ئەچیتە ماڵێکەوە غەریبی لە خاوەن ماڵ پرسیارێک ئەکەی، زەحمەت نەبێ دەستکاریکی ئەم کتێبەت بکەم، زەحمەت نەبێ ئەو پشتێ بخەمە پشتم. ئەفەرمێ ئەمەیە کە ئەڵێ بسمیکە یعنی ئەوەندە بە ئاگەی لەو کاتە خوایە وا پرس بە تۆ ئەکەم، بە ناوی تۆ، بە ئیسمی عەظیمی تۆ، وا سەر ئەخەمە سەر جێگە ئەخەو. اینجا بزانە خەوەکانت چۆنە بێ، بزانە لە خەوە طبعا عولەما فەرموون هەندێک کەس هەیە خەوی یەقظەتە، خەوی یەقظەتە. سێرکەن پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ من هەندێک جار بە پشتی سەرم ئەتان بینم، بە پشتی سەر، ئەو حاڵەتی یەقظەتە، نەک یەقظەتی ڕۆحی دەرونی چاوی دڵی، نا هەستێکی تریشم بۆ دروست بوو. بۆیە ئەفەرموون هەر عەزمێکە کرد بۆ خەیر کە بڕیارتدا بە یەقظەتەوە بیکە، بە غەفڵەتەوە مەیکە. هەر ئینسان ئەم حاڵەتەی بۆ دروستە بێ کە ئەوە بە شپرزی لە ناو کارێکە لە کارێکی ترە. بەبیر مەجارێک گەنجێک شوان بوو، زۆر هاوارم لێ کرد، هیچ ئەوە دانیشت بوو، هەر هاوارم لێ کرد، هیچ فائیدەی نەبوو. بەخوا من لای سەرم گرت بوو، مەڕەکانی بۆ هێنایەوە هەر ئاگای لێ نەبوو. وتم بەخوا لەوە چی یان مردبێ یا شتێکی لا هەر نەشە جوڵە کە نزیکی بوومەوە دۆستێکم سێرەکەم وەڵا عیبی نییە باشە، بەڵام خەیاڵەکەی ئەوە نەقوڵ بوو، ئەو هەموو هاوار و ئەو هیچ برد ئەوە شوێنی جاریوە لێ ئەدەی لەم لای لە هیچ ئیسفادەی نییە. ئەو حاڵتە بەس لە ئینسانە هەیە سوبحان الله بێ ئاگا غافڵ. بۆیە بەڕاستی ئێمە ئەبێ هەنگاوی یەکەمی خواناسی دەست پێ بکەین کە ئەفەرمێ ابن القيم انزعاج القلب لروعة الانتباه من رقدة الغافلين. غيقظت تعريفك أقر بكين أما دلت جوڵە و حرەکەیەکی تیا دروست بێ، هەمیشە بە ئاگا بێ بۆ بە خەبەربوونەوە لە ڕاکشانی غافڵەکان کە ڕاکشاون هەمیشە لە پێش چاوت بێ تۆ لە بیری ئەوە بی چۆن بە خەبەر بی، تۆ وەکو خەڵک نەبی، تۆ جیاواز بی، خواناسی تۆ، تاعەتی تۆ، عەبدایەتی تۆ نەوەعەتر بی. ئەمە سەرەتای کاری خواناسیمانە، سەرەتای مەرتەبەی هەنگاونانە بەرەو خوا. ئومێد دەکەم خوای گەورە ئەم کەلیماتی ئەم پیاوە گەورەیە بکاتە نورێکی زۆر گەورە بیخاتە دڵمان و بەرەو لای خۆیمان ڕاکێشێ. خوای گیان داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت، بە ڕەحمەتی خۆت، بە بەزەی خۆت لە خەوی غافڵان بە ئاگامان بێنە، دڵمان پەیوەستکە بە خۆتەوە. بەخوا پەروەردگارە ئێمە لە زەمانێکین لە ناو نوێژمانە غافڵین، لە ناو ڕۆژوومانە غافڵین، لە بەخشندەییمانە غافڵین، لە ناو ڕێکخراوەکانمانە غافڵین، لە ناو ڕێبازیمانە غافڵین، لە ناو
دەسی دوعا بەرزەکەینەوە بۆ لای تۆ لەگەڵ تۆیە مخاتەبە ئەکەین و غافڵین لە ناو سوژدەکانمانە لە تاریکی شەومانە ئیلاهی غافڵین پەروەردگارە هانای بێکەسی بێشێخی بێزانایی گەورە بێدەستگر هەر هەمووی بۆ لای تۆ بەرزەکەینەوە تۆ خۆت زیندومان کەرەوە تۆ خۆت هەنگاوەکانی خواناسیمان پێ بنێ و بەرزمان کەرەوە بەخوا پەروەردگارە ئێمە پڕ بە دڵ حەز ئەکەین قەریبترین بین لە تۆ ئەزانین خۆمان شایەن نین بەڵام ئەزانین تۆ زۆر کەریم و شایانی لە لای خۆت بەرزمان کەرەوە نزیکمان خەرەوە پەیوەستمان کە بە خۆتەوە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە هەڵەو کەم و کوڕەکانمان ببوورە بەخوا پەروەردگارە هەڵەو کەم و کوڕەکانمان هەمووی لە غەفڵەتمانەوە بوو بێ ئاگا بووین بێهۆش بووین تووشی گوناه بووین ڕەش بووین یا ئیلاهی هانەمان هێنەوە لەم ڕەمەزانە سپیمان کەیتەوە پاکمان کەیتەوە یا ئەکرەم الئەکرەم خوای گیان گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و زیادە ڕەویمان کرد لە حەقی تۆیە عەفومان کە ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە سڵاوی دڵی ئێمە بگەێنەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئومەتی ئەو قبوڵمان کە یەک ناومان لە خزمەتیا بێنە ئیشتیاقی دڵی ئێمەی پێ بگەێنە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت بە کەڕەم و جوانی و جەماڵی خۆت یا ئیلاهی دڵمان جوان کە لە لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی بەخوا ئێمە بە معنای دڵ بمعنای ڕۆح حەز ئەکەین تەواوی نوێژەکانمان ئاگامان لێبێ و لەگەڵ تۆیا بین ئەوە نەفسی بەدکارە ئەوە شەیطانە ئەوە هەوا هەوەسەکانی ژیانمانە وهای لێکردن لە تۆ دوور بین تو گەورەی خۆت لە خۆتمان نزیک کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە مەمان دەرە دەستی خۆمان هەموو گرفتەکان لای خۆت چارەسەرکە یا ڕەب العالەمین ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە ئیلاهی ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە تو گەورەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە بەخوا پەروەردگارە ئێمە وەفایەکمان نییە و نازانین چی بکەین بەرامبەر بە دایک و باوکمان تەنها ئەوەندە نەبێ لە دوعاکانمانە هانا بۆ لای تۆ بێنین ئیلاهی لێیان خۆش بە ئەوانەی مردوون ئەوانەی زیندوون خوای بۆ خەتری گەورەی خۆت لێیان خۆش بە یا ڕەب العالەمین خوای گیان لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان ببوورە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ئیلاهی لە گوناهی هەموو مامۆسا و قوتابیمان ببوورە لە گوناهی ئیلاهی براو خوشەکانمان ببوورە لە گوناهی دراوسەکانمان ببوورە هەر کەس پیاوەتێکی لەگەڵا کردوین لە گوناهی ببوورە ئیلاهی لە گوناهی مردوەکانمان ببوورە تایبەت ئەو مردوانەی بێکەس و بێنازن لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەس نییە دوعایان بۆ بکە و ئێمە لەم میحراب و منبەرەوە یا ئیلاهی دوعایان بۆ ئەکەین تو گەورەی خۆت لە گوناهیان ببوورەی ڕەب العالەمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت غەیبەتی هەر کەسێکمان کردو لە گوناهی ببوورە هەر کەس غەیبەتی کردوون لە گوناهی ببوورە زوڵممان لە هەر موسڵمانێک کردووە زانیومانە یا نەزانیومانە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی ببوورە هەر کەس زوڵمی لێ کردوون ئیلاهی لە گوناهی ببوورە ئیلاهی داوات لێ ئەکەین ڕقمان لە هەر موسڵمانێ بۆ لێ ببوورە هەر موسڵمانێ ئیلاهی ڕقی لێمان بۆ لێ ببوورە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت صافمان کەرەوە ساغمان کەرەوە بۆ خۆت یا ڕەب العالەمین قەت سپاردە لای تۆ زایە نەبووە یا ئیلاهی و ئێمە ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد ڕەوشتی خۆمان سپاردەی تۆ کرد دینی خۆمان سپاردەی تۆ کرد عەقیدەی خۆمان سپاردەی تۆ کرد ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد هۆ ئەو کەسەی سپاردە قەت لای تۆ زایە نەبووە و هەموو ژیانی خۆمان سپاردەی تۆ کرد ئیلاهی ڕەحمەت و بەزەی بەسەر ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببارێنە لەم میحنەت و زەحمەتە ڕزگارمان کە ئومەت یەکخە یا ڕەب العالەمین دڵمان یەکخە پەیوەستمان کە بەیەکەوە بەهێزمان کە لەگەڵ یەکترا بمان کە بەو کەسانەی کە تۆ لێیان ڕازی ئەبی یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ڕۆژوەکانمان قبول کە تەراویحەکانمان قبول کە ذیکر و ئەورادمان قبول کە ختمی قورئانەکانمان قبول کە ئیلاهی ئەگەر شایستەی بەرزکردنەوەی تۆیان نەبێ یا ئیلاهی تۆ خۆت بە گەورەی خۆت بە لطفی خۆت بە کەڕەمی خۆت
کەسی کەریم کەس لە ماڵەکەی خۆی دەرناکە ئیلاهی ئێمەش بەو نازەوە هاتوین و هاوار و لاڵە بەرزەکەینەوە يا إلهي لمن قبولك يا أكرم الأكرمين ورمان قر الله يخوض يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من الشيء أجبوري وخواهي قول لمن قبولك